بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحابته إلى يوم الدين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما يا أرحم الراحمين. عزيزان خوشویستان داواکەین لە خوای گەورە بە ناوەجوانەکانی خۆی ئەم مەجلیسەمان پڕپیت و بەرەکەت بکات، ئەم دانیشتنەمان بە زەخیرە و توێشی قیامەت لێ قبوڵ بفەرمێ، ئەوەی کە ئەیبیستین لە چاکەکان خوای گەورە بیکاتە مای خێرمان و ببێتە مای زیاتر تێگەیشتنمان لە ئەحکام و یاساکانی خوای گەورە. عزیزان خۆشەویستان، دارەیەک دوو جارە باسی ئەحکامی مزگەوت، ئادابی مزگەوتەکەین، بۆ ئەوەی کە گرینگە مزگەوت کە لە ڕاستیدا هەمومان دەیزانین ماڵی خوایە، ماڵی خوش جێگەی ڕێز و تەقدیر و چونکە هەموو شوێنێک حەزەکەم لەگەڵم بن ئازیزانم، هەموو شوێنێک کەسێک کە چوو ئەو شوێنە ئەو شوێنە بناسێ گرینگە. ئێستا یەکێک لە گرفتەکانی ئێمە ئەمڕۆ لە کۆمەڵگەی ئێمە ئەوەیە هەر کەسێ ئەچێتە شوێنێک ئەو شوێنە نازانێ یاسای ئەو شوێنە یا با بڵێم واجباتی ئەو شوێنە. باوەڕ بفەرمون من بەندە هەر جارە لێرەوە سەرەکەومە سەر ئەم میحرابە، ئەلێرەوە تا ئەچمە ئەوانە ئەڵێم ڕەسوول الله بە ئیجازەی تۆ، چونکەوە شوێنی پێغەمبەر بووە، هەزاران سەڵاواتی لەسەر بێت. تێگەن چۆنە؟ هەر جارێ سەر بکەومە سەر ئەو مینبەرە، کەواتە مامۆستایانی ئاینی چوونە سەر مینبەر ئەبێ بڵێن پێغەمبەر گیان بە ئیجازەت ئێمە ئەچینە ئەو شوێنەی کە تۆ ناوی مینبەرە وەختی خۆی وتارە لێ خوێندەتەوە. کاتێ دەیتە ناو ئەو میحرابەوە ها شوێنمە بەسمان، کاتێ ئێمە دەینە مزگەوت بێ بیزانی مزگەوت شوێنی چێیە، ئەلێرەوە گەورەی دەسەکەی کە دەیتە مزگەوت جارێک کە دەیتە ئەم میحرابەوە ئەبێ بیزانی ئەم میحرابە شوێنی ئیمام و پێشەوا و ئەو کەسانن کە لە کونی دەرزیەوە بۆ تۆ دەڕوانن. ئەوە گرینگە ئازیزانم. من جارێک لە بیرمە تۆزێک نازانم ماندوو بووم نوێژم کرد قاچم چۆن دانابوو، لە دوایە برادەری وتی مامۆستا ئەزانی تۆ قاچت وادانی لە فقها وایە؟ گوتم نەوەڵە. وتی تۆ وا دانابوو؟ وتی من غەڵەتم کاکە. ڕاستە، یعنی حەقی خۆیەتی ئەو مزگەوتیش. ئێمە کاتێ باسی مینبەر و میحرابەکەین جگە لەمە، یعنی کاتێک کە تۆ لە ماڵە ئەبیتە ڕئیسی عایلەیەک، ئەزانی ڕئیسی عایلە یعنی چی؟ شوێنی تۆ یعنی چی؟ یعنی قورئان و لە پێغەمبەرجانە فەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. پیاو لە ماڵە و ژنیش لە ماڵە مەسئولی ئەو ڕعیەتەیە. بۆیە ئەگەر ئافرەتێکە لە ماڵی خۆیان نەقڵە بێ ئەچێتە ماڵێکی تر ئەچێتە شوێنی ڕئیسی عایلەیەکی بچکۆلە. بۆیە ئەگەر بزانێ من ئەمە ڕئیسی ئەم ماڵم، جەناب بزانی کە ئەمە ڕئیسی ئەم عایلەیەی، پیاوێک کە سیارە لێخوڕێ. ئێمە ها گوتم گرفتەکەمان لەوەیە، ڕاستە باسی مزگەوتەکەین کە هاتینە مزگەوت دەبێ بزانین بۆ چووە چین ئەو شوێنی ئێمە بۆ یەچین چییە. کاتێکە من سوار سیارا بووم و دەسەگرم بە سوکانەکەوە بە عەرەبی بە منەوترێ قیادە، ڕاستە سایقشم پێوترێ. تۆ ئێستا ڕئیسی ئەم سیارەی کە لێ یەخوڕی. بۆیە ئەو کەسانەی کە لەگەڵ تۆ سوارە بن مەسئولیەتیان لەسەر ئەستۆی تۆیە. پێم وایە بمورن لەم شۆنەوە نازانم باسم کرد بێ کە زۆر گرینگە بێ ئینسان دەرز لە هەموو شتەکان وەربگرێ. بۆیە ئەمە کە بۆتان باسەکەم، ڕۆژێک لەگەڵ سایقێکی پاسە منشەئا بڵێن ئەمانە سوار بووین بۆ شوێنێکە ڕۆیشتین، لە ڕێگا قەمەرەیەک عادەتە ئیشکێنێتۆ بەسەریە و ڕەماژ لێدا و نازانم تۆزێک لەم شتانە کە جاری وایە لای ئێمە هەروواگە لە ڕەماشێکت بۆ لێدا و یا تۆزە سیارەکەی زۆر بە پێش شکانەوە ئیتر لەولاوە پەنجەی لێ دەرەکا و پەنجەی لێ ڕاوەشێنێ و دەست ئاوا نەزانم وانێکا بە جۆرێ لە جۆرەکان ڕابوەسێن و دەی بەیەکە هەڵبقژێن و زۆرجار شەڕی گەورەش دروست بووە لەسەر یانی شتێکی زۆر سادە. ئەمە نیشانەی چییە؟ هەردووکیان خۆیان ناناسن کە ئەم چیەکە. جا بە ماسەکەم لەکوێیە؟ دابەزی سایقی ئێمە وەکو پاسەکە خۆی هەڵدایە خوارەوە، کابرای سایقی قەمەرەش دابەزیە خوارەوە و قەمەرەکە سێ چوار کەسی لەگەڵا بوو، ئەوانیش دابەزین ئێمەش دابەزین، ئیتر بە پەلەپەل گرتمانن ئەگەرنا بە شەرتێک کەسیشان کەسیان ناناسی. ئەمە تەنها لە ڕەماشێکەوە یا تۆزێ بە پێشێ هاتبێ بە هەرحاڵ. دایکتان چاک باوکتان چاک چۆنە بێ وا بکەن. پیاوێ لەگەڵ ئێمە بوو قەت لە بیرم ناچێ ئەو قسەیە، گەنجێ بوو سەری ڕوود وەکو ئەو گەنجە بەڕێزانە بەڵام عاقڵ. دەستی سایقەکەی گرت، ئەوەی کە ئێمە لەگەڵی سوار بوون پاس بوو، وتی کاکی سایق جارێ بەرم دەو کابرا، وتی یەک کلمەیەکت پێڵم بەس جوابم دەرەوە. وتی ئەم سیارەی کە تۆ سایقیەکەی چەند نەفەرە گرێ؟ وتی کەی وەختی ئەوەی؟ وتی ڕجال لێکم بە جوابم دەوە. وتی وڵات تقریبا 40 نەفەرە گرێ.
وتی ئەی ئەوەی بەرامبەر چەند نەفەرەگە وتی 5 ئەگرێ وتی کاکە تۆ لە شوێنێ دانیشتووی کە مەسئولی لە 40 کەس ئەو دانیشتۆ مەسئولە لە 4 کەس کامتان گەورەترن خۆ ئەگەدارە ئەو سایقەنێ دەستی ساردەوە بوو وتی وەڵڵاهی نەمزانی ڕێک هاتەوە سوار سیارەکەی خۆی بۆ ئەو لێدا ڕۆژ و ئەمەش لێماندا ڕۆشتی ئەها ئەگەر پێت بناسێنن تۆ لە کوێ دانیشتوتە لە جێی چێ دانیشتوتە ئەو ئیشەی کە تۆ ئەیکەی ئیشی چێیە ئەو شوێنەی کە تۆ بۆی ئەچی شوێنی چۆیە ئێستا ئێمە کاتێ باسی مزگەوتەکەین ئەم شەوە کە پیاوێک میوانمان بوو تازە لە عەمرە هاتبەوە وتم جەنابەت چی بۆ عەمرە خوای گەورە قبوڵی کا و یەکێ لەو تام و چەژ و لەزەتانە باز بکەین کە لە مزگەوتی پێغەمبەر دەسەکەوت بوو سەلامی خوای لەسەر بێ عادەتەن کۆمەڵێشتی وتی ئەی تۆ چوویتە گوتم بەڵێ چوومە وتی یەکێ لەو شتانە کە لە مزگەوتی پێغەمبەری خوایە سەلامی خوای لەسەر بێ دەست کەوت ڕاستیمە باسەکەمان باسی مزگەوتە بەس ئاوا مزگەوت بناسی زۆر ئیسیفادەی لێکەی وتم ئەزانی لە ڕەوزەی پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ من کاتێککە چوومە ڕەوزە و لەوێ سەزدەمە بەر بیرم لە چیە کردەوە وتی وەڵا نازانم وتم ئەو شوێنەی کە من سرم نایە ئەرزەکە دڵنیا بووم لەوەی سەتاسەتم بێگومان وەکو مانگی چواردە ئەم شوێنی سەزدەی من شوێنی سەزدەی سەحابەیەکی بەڕێزی پێغەمبەریشە صلى الله عليه وسلم چونکە لە مەسافەیەکی چەند مەتریە ئەم هەزار سەحابە ئیلا سەزدەیەکی لەم شوێنی من بردووە لەبەرەوە من کاتێ لێرە وەستاوم لەم شوێنەیە یان بە پێوە وەستاوم ئەم شوێن پێی من ئیلا شوێنی سەحابەیەک لە سەحابە بەڕێزەکانی پێغەمبەرە کە خوا باسییانەکە کە جیلی وا گەورە هەر نەبوو نابێتەوە کاتێک کە دێمە مزگەوتیشەوە بۆی ئەم هەموو ئەحکام و چیتە ژوورەوە زۆر بەوی قارەوە ئاەتەکەی پێشومان باس کرد خذوا زینەتەکم عند كل مسجد بۆیە کە هاتنە ئەم ماڵەوە ئەمەندە گەورەیە ئەبێ بیزانی ئەچمەم کام ماڵەوە ئەو ماڵی کە بۆی ئەچم ماڵی چێیە ئەم من ئەچمە ئەو مزگەوتەوە چی ئەڵێم چی ئەبینم چی ئەبیستم ڕووم لەکوێیە ئەم شتانە دوایی کاتێک کە چوومە دەرەوە ئەگەر گوناهێکی ویستی پێم بکە ئەگەر ڕەفیقێکی ویستی خراپەیەکم پێکە ئەگەر جیرانەکەش ویستی دڵم عاجزکە با بمنێسە لە ماڵ خوا بووم لە شوێنێ بووم کە سەزدەی تێ ئەبرا بۆ خوا لە شوێنێ بووم ڕوومان لە قیبلە بوو لە شوێنێ بووم چوومە ژوورەوە هەموو ئەو خەڵکە بەیەکەوەمان گوت الحەمد لله رب العالمین هەر کە چوومە ژوورەوە سەلامم دایەوە بەلای ڕاستیە گوتم مسڵمانەکانی لای ڕاستەی من ئێوەی تر هەمووتان سەلیمن لە دەستی من حیچ توشتی هیچ نابن بەلای چەپەیە گوتم سەلام عەلەیکم کە ڕۆژە بەتانم باس کرد کاتێک کە هاتمە دەرەوە خۆمە ناسم من لەکوێ بوومە من بۆچیە چوومە من چیم خوێندووە من وتومە سبحان ربي الأعلى لە کاتێکا کە خۆم زۆر بچوو کردوتەوە سرم ناوەتە ئەرزەکە وتومە خوا تۆ زۆر بەرزی فەرقی ڕکوع و سجود بکەن چی تیاوترێ لە ڕکوع عەڵێ سبحان ربي العظیم یعنی خوای گەورەیشان تۆزێ تۆ گەورەی چونکە بڕێک بە پێوەی کە چیتە خوارەوە سەر نایە ئەرزەکە ئیتر ئەوەندە بچووکی تەواو کەوتیتە ئەرزەکە ناوچانیشی ناوەتە ئەرزەکە لەوە بچووکتر نابیتەوە ئەمجار گەورەی بۆ خاڵی سبحان ربي الأعلى من هاتم لەو ساڵ لە مزگەوتە ئاواکەم بۆیە ئازیزانم خۆشەویستان کاتێک کە تۆ دەیتە مزگەوتەوە ینی میوانی ماڵی خوای باشە من بچم بۆ ماڵێک کەسێکی وەکو جەنابتان چەندە ڕێزم لێگرێ هاتبێتم بۆ ماڵەکەی تۆ ئەوەندە ڕێز بگری من هاتوومەتە ماڵی ئەکرەم الئەکرەمین کە ئەڵڵایە جەلە جەلالوو ئەبێ چەندە ڕێزم لێ بگرێ بەڵام گرینگە ئەبێ بە ڕێزەوە منیش بێمە ماڵەوە ئەبێ منیش ڕێزی ماڵەکە بپارێزم ئەبێ ئەم ماڵە لە ماڵەکەی خۆم گرنگتر بێ ئەبێ ئەم ماڵە لە ماڵەکەی خۆم پاکتر بێ لەوانەیە هەمان بێ لە ماڵەوە هەمان بێ لە ماڵەوە بەو جۆرە جلەوە نەچێتە ژووری میوان ئەڵێ خرعی بە لەوانەیە فەرشەکە دوایی بۆنی دێ یا پیسە بێ چۆن قبوڵەکەی بۆ ماڵێکی میوانەکەی خۆت نەچی بەو جلەوە بەو گۆرە بێەوە چۆن قبوڵەکەی بۆ ماڵەکەی خواوا بێ ماڵی فڵان کەس دعوەتی کردوویتە بچی بۆیانە کام بۆنی خۆش و کام جلی جوانت هەیە لە بەرێکی بۆی بچی بۆیانە لەوێ خەڵک ئەتبینێ باشە ماڵی فڵان کەس گەورەتر بوو یا ماڵەکەی خوا کام جلی جوان و کام بۆنی خۆش و خذوا زینەتەکم عند كل مسجد یعنی جوانیەکانتان وەربگرن جارێکەی تریان باسی جوانیەکانی دڵمان کرد ئەبێ ئینسان دڵی جوان کات لە هەچی شت هەیە چونکە دڵ ڕقی تیا بوو ناشیر نەبێ دڵ فێڵی تیا بوو ناشیر نەبێ دڵ بغزی تیا بوو ناشیر نەبێ دڵ خوا نەخواستە درۆی تیا بوو ناشیر نەبێ وەکو چۆن بە هەر شتێک لەمانە پارچەیەکی پێوە بێ کاتێ دێم بۆ ماڵی فڵان کەس بۆ دعوەتێک سێ جلەکانەکەم ئەگەر پریشکێکی پێوە بێ لێ یەکەمەوە کە هاتی بۆ ماڵی خوا ژێ پریشکە پیسەکانی لێ بکەیتەوە چونکە خوا خۆی ئەمە پێغەمبەرش نەیفەرمووە خوا فەرمووی خذوا زینەتەکم عند كل مسجد هەموو جارێک ئەمە هەر نوێژی بەیانیان نەوەڵا قوربان
هەرچەند طبعا ئینسان دروستە بە هەر جلێکەوە نوێژ بکە مادەم لە بینی ناوکو ئەژنۆیە بە دەرەوە نەبێ. برادەری جێڕایەوە وتی لە مزگەوتێ نوێژمانە کرد، هەر برادێک بە بینی هەموو جار بیجامەیەکی زۆر تەسکی لە پێ کرد هات بۆ مزگەوت، پێم ناخۆش بوو. خۆ نوێژەکەی دروستە ئازیزانم، بەزوتی پێم ناخۆش بوو، خوا چۆن پێی بڵێم چۆن پێی نەڵێم. وەڵاوتی لە نوێژی عیشا دەرچوین، وتم کاک فڵان کەس، وتی بڵێ، وتم مەزانی فڵان کەسی جیرانمان نەخۆشە بۆ نەچی سەرێکی لێ بین. وتی وەڵا بەسەر چاو بەس با بڕۆمەوە بۆ ماڵێ. وتم بۆ چێکی دەوتی وەڵا چۆن شەڕواڵەکەم لە پێکەم. وتم قەچێکە گەر بۆ بیجامەوەی بی. وتی آخر بەخوا عیبە بێم بۆیان. وتم ئەی تۆ عیب نێدێ بۆ ماڵەکەی خۆ ئاوە عیبەچی بۆ مەلای فڵان کەس. خۆ دروستە، بەس ویقارێک هەیبەتێک سامێک زۆر خۆشە. زۆر خۆشە ئینسان بە سام و هەیبەتەوە بێ. زۆر خۆشە ئینسان ئەمەشتان بۆ باس بکەم عزیزانم، چونکە مزگەوت گەورەیە و گرینگە. خوا ئاگادارە و ڕۆژ بۆتانم باس کرد، معبەدی هندۆسەکان ناهێڵن ئافرەتی سفر بچێ ئیلا ئەبێ پەشتەماڵ لە خۆی بپێچێت، ئینجا هێڵم چێت بۆ ناو معبەدەکە. بە چاوی خۆم بینیم ئەوە ڤیدۆکەش وا لەم هەر کەسی حەزەکە دوای نیشانێدەم. باشە ئەو معبەدێکی کە بتپەرستیە و لە هەر سوچێکەوە بتێک دروست کرابوو بە نازەم بە گەچە بە چییە و ڕووپۆش کراوە بە ئاڵتون، کەسێکم بینی پیاوژنێکم بینی چوون ئەوێ دوایی پرسیارم کردە مە چییە؟ وتیان ئەمە خوای مناڵ بوونە، کەچی بۆیانە بە داواکەی خوا مناڵ باتێ بتێشی لێ و نەجیانی تایە و بیدە بەرچەکوش کەس ناڵێ لەچەوە هاتووی، کەس واڵێ بەس ئەو خۆی دەنگ ناکە. یەکێکی تر ئەمە هی نەخۆشیە، چوزانم یەکێکی تر هی دەوڵەمەنی و بە هەر حاڵ باسەکەمان چیە؟ بۆچی خەڵک ئەمەندە معبەدێک کە ئێمە خەڵک خۆی ئازادە، حەجێکە پەرستی خۆی ئازادە، بەڵام معبەدی ئێمە کە مزگەوت شوێنی ئەوەیە لە هی هەموو کەس گەورەتر نییە. بۆیە ئەبێ بیزانی لەمە دووە کە مزگەوتت بینی، منارەی مزگەوتت بینی، هاتی بۆ مزگەوت بەم ڕوحەوە تەمەشای مزگەوتکەی. من میوانی خوام ئەبێ جوانەکانم بپارێزم، جوانەکانی دڵم، جوانەکانی لاشەم، جوانەکانی جل و بەرگەکەم، هەموو ئەبێ ئەم جوانانە بەرچاوکەم. دیارە ئێمە مزگەوت کاتێ دێن بۆ مزگەوت وەکو ئەچین بۆ ماڵی فڵان کەس داوەتین خواردنێکمان دەسەکەوێ، کاتێ دێن بۆ مزگەوت چیمان دەسەکەوێ. باشە مزگەوت چیتە؟ ئەی وایە لە کۆرمەوەسە دە فەرقی چییە لە ماڵیش و نوێژەکەتی خۆ دروستە، کاکە گریمان دروستە تەبیعیەوە لە ماڵی خۆت، بەس ئەوەی کە لە مزگەوت دەستەکەوێ لە ماڵ دەستەکەوێ ئێ فەرقی چییە؟ هەر 4 ڕەکعەت نوێژەکەی نیوەڕۆ عەسر عیشاکەم و ئەڵڵاهو ئەکبەر هەمان فاتیحە خوێنم، فەرقی چییە؟ ئەگەر وا بزانی فەرقی نییە، ئەوە هەر لێو نیشانەی ئەوەیە کە باش مزگەوتن نەناسیوە. ئەو هەنگاوەی کە لە ماڵەوە دەرەچی تا ئەگەیتە مزگەوتەکە بە هەموو هەنگاوێک سڕینەوەی گوناهێک و بەرزبوونەوەی پلەیەکرد. ئەمە لەکوێ ترمە دەسەکەوێت؟ ئەوە حەدیثی ڕەسوول الله لە صحیحی موسلمدا هاتووە کە ئەفەرمێ هەر کەسێک کەثرەت الخطى إلى المساجد، زۆر هەنگاونان بەرەو مزگەوت، پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم پێمانە فەرمێ ألا أدلكم على ما يمحو الله به الخطايا ويرفع به الدرجات؟ حەزەکەن شتێکتان پێ بڵێم کە پلەتان لای خوا بەرزە بێتەوە و گوناهەکانتان هەموو وەک گەڵای هەڵەوەرێ و ئەسڕێتەوە. قالوا بەلا یا رسول الله. سەحابەی بەڕێز فەرمێ ئەرە وەڵا شتێکمان پێ بڵێ. باسە سەحابە لە خزمەت پێغەمبەرایە و هەر لەبەر خاتری پێغەمبەریش بێ گوناه ناکە، جگە لەوەی کە ئیمانی ئەوان نە بە شاخ و نە بە دنیا و نە بە دار و بەرد ناپێورێ، ئەمەنە خاوەنی ئیمانێکی گەورن، هێشتان زۆر بە حەماسەتەوە وڵێ ئەرە وەڵای پێغەمبەری خوا پێم بڵێ بەچی گوناهەکان مەسڕێتەوە، بەچی دەرەجەم بەرزە بێتەوە لای خوا. یعنی لەوە زیاتر دەرەجەی چیت ئەوێ ئەی سەحابەی پێغەمبەری خوا کە تۆ هاوڵی خۆشەویستمانی، نەخێر هەر ئەوێ دەرەجەی بەرز بێتەوە. وتیان بەڵێ پێغەمبەری خوا پێمان بڵێ بەچی؟ فەرمووی ئیسباغ الوضوء على المەکاره، دەستنوێژگرتن لە کاتە ناڕەحەتەکانە بەتایبەتی بەیانیانی زستان یا کاتەکانی تر، و دوای ئەوەش وەکەثرەت الخطى إلى المساجد، زۆر هەنگاونان بۆ مزگەوت، وانتظار الصلاة بعد الصلاة. ئێستا تۆ لە نوێژێک و چاوەڕێکی بۆ نوێژێکی تر، هەموو ئەمانە ئەوەی کە قسەی ئێمە بوو چۆن نوێژەکەی ماڵەوە وەکو نوێژەکەی مزگەوتە، چەند هەنگاوت ناوە. حتا خواناسێک بوو ژیانەکەم لە بیر نەماوە، ئەڵێ ماڵەکەی دوور بوو لە مزگەوتەوە، ویستی نزیکی کاتەوە بۆی زۆرتر بێ بۆ مزگەوت و ئەوەندە ماندوو نەبێ، کاتێ ئەم فەرمودەی بیست فەرمی تر حەزەکەم دوورتریش بێ، چونکە چەند هەنگاو بنێم ئەوەنە گوناه مەسڕێتەوە، چەند هەنگاو بنێم ئەوەنە دەرجەم بەرزە بێتەوە لای خوا. بەڵام من بۆ ماڵ چێ؟ بۆ ماڵ کام دەوڵەمەند، بۆ ماڵ کام مەسئول وایە، بۆ ماڵ کام پیا و معقول وایە؟ تەنها بۆ ماڵەکەی خوا وایە. کەواتە مزگەوت چییە؟ مزگەوت زۆر عەجایبە.
یعنی مزگەوت تۆی بوویتە سەبەبی سڕینەوەی ئەم هەموو گوناها من پاک بکەیتەوە مزگەوت تۆ ئەبیتە سەبەبی ئەوەی من وردە پلەم لای خوا بەرزە بێتەوە ئێ باشە لەمە بەولاوە لە دنیا شوێنێکی تر هەیە بۆیە من ئەم قسانم مەبەستم چییە مەبەستم ئەوەیە مزگەوت ئیتر ئێمە بە چاوێکی تر سیر مزگەوت بکەین ئێتر کە هاتینە مزگەوتەوە هێشتا دنیای ئەحکاممان ماوە گەر تەمەن باقی بێ باسیەکەین بۆ ئیتر کە من بێمە مزگەوتەوە بزانم ئەم مزگەوتە بە کەیفی خۆم دەنگی تیا بەرزەوە ناکەم هاواری دەکەم و جوابی موبایل بەمە بەڵێ فڵان کەس ئەمە سیارەکە بە چەنە فرۆشی ئەی خانووەکە بە چەند ئەی چی ئەوە ناکەم لە مزگەوتە چونکە مزگەوتە ماڵی خوایە خوای گەورە وا دایناوە تۆ لە مزگەوتە هاتی خەریک خۆت بی نەک خەریک ماڵەکەت بی هاتووی خەری خۆت بی نەک خەریک سیارەکەت بی هاتووی خەم لە خۆت بخۆی نەک خەم لە ماڵ و سامانەکەت خۆی هاتووم خەمە خۆم چۆن خۆم پاکەمەوە هاتووم بۆ ماڵەکەی خوا خۆم هەڵدایە ماڵەکەتەوە خوا گیان کامە گوناهم هەیە کامە هەڵم هەیە ئەڵێ فڵان کەس بەخوا مناڵەکەی بەگشت مناڵی فڵان کەس هاچوو بەپە لە زوو ڕاکە فڵان کەس خۆم هەڵدایە ماڵەکەتەوە تەشبیه نەبێ ئیتر کابراش دەڵێتەوە بەخوا مادام هاتێ ماڵەکەم مادام تەلەفۆنت بۆ کردم مادام داوی لێبردن لێکردمتەوە هەموو شتێ بڕایەوە بڕۆت گەردن ئازابێ دێمە ماڵەکەی خوا وتەن پیاوێک بووە لە پاڵ کەعبە دوعایەکێ کرد هەر ئەوەنەی لێزانی چوو بە پاڵ کەعبەوەی خوایە بەو خوایە کەسێک خراپم لەگەڵاکە بێتە ماڵەکەم وەڵڵاهی لێی خۆشە بم ئێ من هاتوومەتە ماڵەکەی تۆ لێم خۆش نابی بەم خۆشی چەنێ دوعاکە چەندێ خۆشە هەر بەم سادەی خۆمان پێویست ناکە تۆ ئەو هەموو شتە عەجایبی بڵێ خوایە خۆم هەڵدایە ماڵەکەتەوە ئەمەوێ بچمە دەرەوە گوناهم پێوە نەمابێ ئیلا ئەمەوێت بەسەر خوا ئەگریم بەسەریە خوا گیان ئەو مناڵەم زۆر خراپە لە ماڵەوە ساڵح نییە حەت چەندێ بۆم کرە خۆمەکەم بە مزگەوتە خوا گیان هاتوومەتە ماڵەکەت خۆم هەڵدایە ماڵەکەت کە تۆ بەسەر هەموو شتێکە دەسەڵاتت هەیە ئەو مناڵم بۆ چاکەی ئەو خێزانم وایە چاکیکەی ئەو هاوسەرەی وایە چاکیکەی ئەم هەژارێم وایە چاکیکەی ئەو نەخۆشیێم وایە هەر چیەکە هەیە هاتمە ماڵی خوا ئاوا سەیری خواکەین ماڵەکەین ماڵی خوای گەورە مزگەوت شوێنی ئیسراحەت مزگەوت شوێنی ئارامی دڵەکان مزگەوت شوێنی سڕینەوەی گوناهاکان مزگەوت شوێنی بەرزبوونەوەی پلەکان مزگەوت ماڵی خۆت نییە دەنگی تیا برزەوەکەی مزگەوت ماڵی خۆت نییە چاو لە خەڵک زەق بکەیتەوە مزگەوت ماڵی خۆت نییە تەلەفۆنی دەنگ تیا بەرزەوەکەی مزگەوت ماڵی خۆت نییە بەشتی پیسەوە بیتە نایەوە بۆیە ماڵی گۆرەوەکان دانێ بۆیە ئەڵێن لە هەر شوێنێکە دانیشی مزگەوت ماڵی خۆت نییە کەسێک لە شوێنەکەی خۆت دانیشی وچی هەڵی بسێنی مزگەوت ماڵی خۆت نییە شوێنە دیاریکە ئیلا من هەر لەوێ نوێژەکەم ئەمە مزگەوت ئازیزانم جا ئەگەر خەڵکانێک ئالەم مزگەوتەوە کە دەرەچینە دەرەوە بەم ڕوحێتە مادام لە مزگەوتە بەم هەموو تێگەیشتنەوە بوو کە چوینە دەرەوە کورە خەڵکینە من ئێستا لە شوێنێک بووم ئاوا بوو بۆیە لە ڕەمەزانە پێغەمبەری خوا قسەیەکی ئەمەنە بەهێز لەگەڵ قسە بەهێزەکانی ترا فەرمی کاتێ تۆ بە ڕۆژووبی کەسێک وتی قسەیەکی پێوتی بڵێ کاکە من بە ڕۆژووم بڕۆ بەڕێی خۆتەوە تۆ وا ناوات کرد و قوربان جان تۆ تێگەی من بە ڕۆژوم ئەوجا من پێڵم تۆ تێگەی ئێستا من لە چۆوە هاتووم من لە ماڵی خواوە هاتووم تۆ تێگەی ئێستا من لە ماڵی چێ دانیشت بووم تۆ تێگەی ئێستا من لەگەڵ چێ قسەم کرد بوو تۆ ئەزانی من ئێستا خەریکی چی بووم ئەم تێگەیشتانە زۆر مهمە بۆ مزگەوت ئازیزانم مزگەوت وەڵڵاهی زۆر گەورەتر لەوەی ئەمەی بینین هیوادارم ئێمە جارێکی تر بە تێگەشتنی خۆمانە بچینەوە بەم شێوەیە تەماشای مزگەوت بکەین کە هاتینە مزگەوت ئەبێ هەست بکەین قازانجێکی گەورەمان کردووە دەستکەوتێکی گەورەمان دەستکەوتووە کاتێکیش کە چوینە دەرەوە لە مزگەوت بڵێن شانازیکەین ئێمە لە مزگەوتا بووین ئێمە لەو ساوە لە مزگەوتین ئەمە بۆ مزگەوت ناشێ نایکەم ئەمە بۆ مزگەوت ناشێ نایڵێم ئەمە بۆ مزگەوت ناشێ نایخۆم ئەم ڕەفیقا ناشێ بۆ مزگەوت لە ڕەفاقەتی ناکەم ئەم تەلەفۆنە لەگەڵ مزگەوتا ناشێ نایکەم هەموو ئەم جۆرەشتانە خوای گەورە لێمانی قبول کە بە گەورەی خۆی خوای گەورە بەرەکەتی خۆیمان لێ نەگرێتەوە خوای بەهۆی هەڵەوکەم و کوڕەکانەوە غەزەبمان لێ نەگری یا ڕەبی خوای ئەمە ماڵی تۆیە ئێمە تیا دانیشتوونە بە گەورەی خۆت لێمان خۆشبی بە گەورەی خۆت ئارامیمان پێبەخشی بە گەورەی خۆت لە ماڵەکەی تۆدا و خۆمان هاویشتۆتە ماڵەکەی تۆوە داوای شیفای نەخۆشەکانت لێەکەین داوای هاوکاری قەرزارەکانت لێەکەین داوای لابەری خەمی خەمبارانت لێەکەین داوای ساڵحبوونی مناڵەکانت لێەکەین داوای مناڵ بەخشینت لێ ئەکەین بەو کەسانی کە پێت نەبەخشیون داوای سڕینەوەی ئەو گوناهە پیسانت لێەکەین کە پیسمانی کردووە داوای ڕزگاربوون لەو هەموو مەشغەڵەت و خراپەکاری کە لە بازاڕەکانە هەیە داوا لێکەین ئەم وڵاتەمان پڕپیت و بەرەکەتکەی وصلى الله وبارك على محمد وآله وصحبه أجمعين السلام عليكم ورحمة الله وبركاته